أنا هاجي قالك مهمان من الاستوديو هنا وأكون دبينا أفكارين من جبر فور بقرن جدست راسته وزدست بكم مامستا عمر منصوري برپرسه بشه عربی یا پورتال روداوی الفدره و هروها حکیم داوجی ادیتور ده سوشال میدیا روداوی ده پورتال روداوی ده ما می‌ورانی کو بخو برپرسه سوشال میدیا کردی یا کرمانجی و ترکیه ده پورتال روداوی ده و برز اسامه گلپی برپرسه بشه انگلیزی نمیوانم من خودی مالنا وش خوامش مالنا اصحاب البيت مو من البيت انتو مالي خوت انا اودان تان كردو توا زور بخير بهم قالك بخيراتن اج علي اديتور بدس بكم جبركو كاريجري كوي برچاو هيا دبيش خستنا كاري سوشيال ميديا رو داويدا كاجمر بجا او بنما و بنگهن سركين يكو تورا ميديا رو داوي لسر وينا افخلات ورگرت بو چبون سالي ام خلاتي سالي 2007 بو ساڵی 2007 پۆرتاڵی ڕوودا و سوۆشیال میدیا ڕوودا و سەرکەوتنێکی زۆر گەورەیان تۆمار کرد ئەتوانین بڵێن کۆمەڵی ڕێکۆردمان شکاند کە ئاسان نییە خۆشمان جارێکتر بە ئاسانی بشکێنەوە بێ پلانی زۆر گەورە دابنین بۆی ئەو ڕێکۆردانە بشکێنەوە ساڵی 2007 توانیمان نەک میدیا کوردیەکان نەک میدیا عێراقیەکان بەڵکو لەسەر ئاستی میدیا ناوچەی و جیهانیەکانیش هەندێک جار پێش ئەوان بکەوین ئەو وای کرد پێشتر کاندید بوون بۆ خەڵاتی زەدرم کە خەڵاتێکی نێودەوڵەتیە لە لەندەن پاخش دەکرێت چوونە فاینەڵستەکانەوە ئەم خەڵاتەش دوێنێ لە وان ئیفرای پێ دەڵێن دوێنێ لە دوبەی پێشکەشمان کرا خەڵاتێکی گەورەیە ئەوان دادوەرەکان خۆیان نووسیویانە ئێوە بەبێ هیچ بیرکردنەوە یەکشانی ئەو خەڵاتن پێتان بدەین چکە هەم بە پرۆفشناڵی هەم توانیتانە بگەن بە وەرگرێک و ئینگەیجمنتێکی زۆر لە ناو سوۆشیال میدیا دروستکەن خەڵاتێکە خۆی خەڵاتی باشترین سوۆشیال میدیایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی ئەبێ ئێمە کاتیاڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی منافسەکان ئێمە سکای نیوز و عەرەبیە و جەزیرە و ئەو کەناڵە گەورانە بوون ئێمبیسیەکان بوون ینی ئێمە لە ئەو هەموو میدیا گەورەیە توانیمانە ئەو چۆن توانیتان ئەو ڕیکۆردانە بشکێنن بەتایبەتی ئەگەر باسی لایکەکان بکەین لەوانەیە بە ملیۆنەهان زیاتر بن بەڵام توانیتان بگەنە بە ڕێژەیەکی زیاتر لە خەڵک لەوان مەسەلەن عەربیەت وەرگرە کەناڵی عەربی سعودی 22 ملیۆن لایکی هەیە ئێمە 2 ملیۆن 700,000 لایکمانەیە ینی بەراوردەکە زۆرە کاتێک تۆ ئەتوانی پێش مەسەلەن عەربیە بکەی پێش جەزیرە بکەوی لە مانگی ئۆکتۆبەری 2007 پێش CNN و BBC کەوتین BBC 45 ملیۆن لایکی هەیە ئێمە ئینگەیجمنتی ئێمە لە BBC زیاتر بوو ئەوە داتای خۆمان نیە ئەوە داتای مۆندۆڤی ئەوە داتای گوگل ئەناڵیتیکسە ئەوە داتای فەیسبوک خۆیەتی ینی لە ساڵی 2007 خۆی ساڵێکی گەرم بوو بۆ ڕوودا بەداخەوەکو بینیمان مەسەلەن شەید شیفا شەید بوو بەداخەوە کاک نەوشیروان کۆچی دوای کرد مامجلال کۆچی دوای کرد بەداخەوەوانە ڕێفراندۆم کرا ڕووداوەکانی 12 ئۆکتۆبەر بوو ساڵێکی گەرم بوو بۆ ڕووداوەکان بەڵام خۆ هەموو میدیاکانی تریشیان توانی مەسەلەن ئەوەی ئێمە بکەن بەڵام ڕوودا و توانی سوۆشیال میدیا ڕوودا و توانی بە پلاتفۆرمی تازە بە شێوازی تازە بگا بە وەرگرەکانی بگا بە خوێنەرەکانی وەکوتم ئەو خەڵاتێکی بەڕاستی معنی زۆر پاداشتی ئەو دەستکەوتە گەورانەی ئێمە بوو کە ساڵی 2007 بەدەستمان هێنا زۆر دڵخۆش بن دوێنێەوە سەرکەوتن بۆ دیجیتال میدیای کوردی بۆ یەکەم جار بتوانێت خەڵاتێکی لەو شێوە بەدەست بێنێت خۆ منش بیر کرد بێژم پیرۆز بێت لۆ تەوان لە هەموو بەشێنەوەژیان ڕووداوێ ئەف سەرکەفتن ئامازن بێگومان بەدەستەوەی بتیلیکەنەوەی بماندووبوون و کەداوەیە مامۆستا عومەر هلا بالخميس صباح الخير اليوم إيرو بروغراماتانا بروغراماتاجي كاريبو بجه آستك يعني آستك برتاف بيشكش كريا وكاريبو بجه رجع كما زنجيا خلكي لكن بحثا بشي عربي بكن توك برس بشي عربي ده بورتال روداودا وكاريبو وين ريكوردان بشكن لسرفان باشندن تفان تاو كاريبون خبجهنن سر آست عراقي بفرجة مزنا خلكي هروها لسر آستكي هرمين الدولتي جيكو يعني إن شوبينرن عربي بورا بشوبينن فانو تشوزان يارين كونددن نعم شكرا جزيلا طبعا هذا لم يأتي من فراغ أما لبوشاية وناتوا ومالباري روداوي عربي وبيجي عربي براستي دا لايك شي يكزار زور وبجداري كاري شي يكزار زور شي ها كبوا أما لبوشاية نبوا بلكو أما بهولو كوشي كارمنداني بشي عربي وهروها كارمنداني طري رود ميداي رودا وهاتوا بشي يجيشتيا إما
ئێمە لە ڕووداوی عەرەبیدا زیاتر لە 3 ملیۆن لایکمان هەیە وەروەها سپۆنسەریشمان هەیە لە فەیسبووکدا ئەمە وای کردووە ئێمە جیا بکاتەوە لە تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندنی عێراقیدا کە ڕەنگە پێش ڕوودا و کاریان کردووە پێش 5 ساڵ لەمە و بەردا بەڕاستیدا ژمارەکە گەرچی سەرەتاییشە بەڵام لە ڕاستیدا عەرەبی ڕوودا و توانێتی هەموو پێوەرەکان تێک بشێنێ و تێپەڕێنێ هەروەها پرۆگرامی هەلو خەمیزێکی دیکەیە لەو پرۆگرامانە کە جیای دەکات العربي سوسيال ميديا عربي ونمونا يا تي في نينا ل بخشوية ويب تي في هيا وهروان بروجرام ويا تايبتنا كون بيشكش دكن نرينا وان فيدباك كوجورتين درباره بيشكش كرنا فيجورا كونتاكتانو لقال خلكيتشيا نعم هەروەکو باسم کرد ئەم پرۆگرامە لە ڕاستیدا زیادکردنێکی گەورەی کردووە بۆ نمونە زۆربەی کەناڵەکانی دیکە پشتەنیا بە شاشەی تەلەڤیزیۆنەکان دەبەستن و خەڵکەکە ڕەنگە لە ڕێگەی فەیسبووکەوە سەیری کەناڵەکان بکە بەڵام ئێمە لە ڕوودا و پرۆگرامی تایبەتمانێ پرۆگرامی سیاسی دیالۆگ گفتوگۆ ئەمە خاصیەتمەندی و تایبەتمەندیی دیکەیە کە ڕوودا وای کردەوە بە هەزاران خەڵکی دیکە بۆ خۆی ڕابچێشێ و بە تایبەتی لە عێراقدا ئێمە لە ڕاستیدا زۆربەی سەردانی کارانمان لە عێراقە بە پێی داتاکانی خۆماندا بە پێی داتانەکەن بەڵام ئەوەی گرنگە ئێمە چۆن بتوانین جەماوەر بە خۆمان ڕابچێشین چۆن ڕووداوەکان هەڵبقۆزینەوە ڕەنگە هەندێک کاتدا بەشێکی گشتی لە ئاستی پێویستیشدا ئەگەر نەبین بەڵام دەتوانین خاصیت و تایبەتمەندی یەکجار گرنگ پێشکەش بکەین کە یعنی گەلێک جاران خەڵک پرسێ دکەن گەلۆ ڕوودا و عەرەبی هەیە نەڵێ ئەو کارن کو پێشکەش دکەن و ها دکە کو خەڵک فکر بکە کو بەڵێ ڕووداوەکە عەرەبیش هەیە کو لەسەر تیڤی پەخش بێتەنێ پۆرتال و سۆسیال میدیایە و هەروەها وێب تیڤی ژێر دەبێژن پێشکەش دەکەن وان پرۆگرامان وان بابەتن باڵکێش یان بزمانی عەرەبی تێنە پەخشکردن ئەز ئەگەر مالیەوە دەبچێکی بەرەخۆ بدمالیە چەپێژی برێز و زەمە گوڵپیک و بخوا بەرپرسێ بەشە ئینگلیزیە دەچۆرە مدیا ڕووداویدا دە پۆرتالە ڕووداویدا هەروەها چاودێریە سۆسیال میدیایژی تکەمانە ون وەک بەشە ئینگلیزی و چاواکاری بوون ببنە بنگەهە کەنوچەیان ژە بۆ مدیایە جیهانی ڕاستەکە لە ساڵی 2017 ئێمە دوو ڕووداوی زۆر مەزنمان هەبوو ڕووداوەکانی مووسڵ بوو کە ئازادکردنی جەنگی ئازادکردنی مووسڵ و لە ماکەشە ڕیفراندۆم دوو هەواڵ بوون کە پێویست بوو ئێمە لە زووترین کاتە بە میدیای دەرەوەی بگەێنین و گرنگ بوو لای ئێمە هەواڵ یەکەم کە لە لای ئێمەوە ڕات چووکە ئێمە سەرچاوە یەکەم خۆمانەزانین نەک تەنها لە کوردستان و عێراق بەڵکو لە هەموو ئەو چوار وڵاتەی کە هەیە ئەو وڵاتانی کە کوردستان کوردی تێدایە بۆیە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر بابەتەکانی مووسڵ ینی لە مووسڵ ئێمە ڕۆژ یەکەم توانیمان هەموو میدیاکان بێنە سەرخەت بۆ نمونە لایڤێکمان هەبوو کە ئەو ڕووداوانە ئێسنە سەر مووسڵ ئاخۆ کوێ وەرێگرێت هەموو میدیاکان هەموو لە ڕووداوەریانەگەر کەناڵ چواری ئینگلیزی بە تایبەت کە دەگنانۆکی زۆر گرنگە بوو گاردیان باسی لێوە کرد لەو کاتەیە ئەو ڕووداوانە گرنگ بوو دواتر هاتینە سەر ڕووداوەکان ڕیفراندۆم کە زیاتر گرنگ بوو بە کوردستان کە ئەوە چۆن ئەگات بە دەرەوە ئێمە خولەک بە خولەک ئێمە ئەبدەیتمان هەبوو لایڤ ئەبدێتمان هەیە هەمیشە بەکارمێنەوە هەر لە سەردەمی شەڕی مووسڵەوە ماگدەماگە کە شەڕ هەبوو خولەک بە خولەک ئێمە بڵاومان کردەوە هەم لە سۆشیال میدیا هەم لە وێبسایتەکەشمان ینی بە جۆرێک کە ئینگەیجمنتێکی وامان هەبێت کە سەرچاوی یەکەم جاکە هەواڵ وەرەگیرێت لە خودی ڕوودا وەربگیرێنە لە سەرچاوێکی تر چونکە گرنگە ئەو پرسپێکتیڤی کە هەیە لە کوردستانەوە بگاتە دەرەوە یعنی ئەکرا تەمەن زۆر ڕۆژنامەنووسی بیانی لە کوردستانە هەبوون بەڵام ئەو تێگەیشتنە لە ڕوودا و کاتێک ڕۆژنامەنووسی کوردی ئەیگەنێ بە دەرەوە زۆر جیاواز لە تێگەیشتێکی کەسێک کە لە دەرەوە هات پێ بڵێ چەند ڕۆژێک هاتوێت و ڕووداوەکە ڕووماڵەکات دواتر ڕاتەوە واتێمە بەردامی دامان بەو کارەوە پرسپێکتیڤ گەیاندنی بە دەرەوە و بە شوێکی بەردەوام هەمیشە خێرایی زۆر کار لەسەر خێرایی کراوە وهای کردووە کە ئێمە بینە بە سەرچاوەیەک بۆ ڕووداوەکانی کوردستان و هەروەها ئەو چوار وڵاتەی کە کوردی تێداژی ئێستا ڕووداوەکانی ئەفرین ئێمە بە هەمان شێوە کاری لەسەرەکەین بۆیە هیوادارین ئەم خەڵاتانە لە داهاتوو ئێمە کاری لەسەرەکەین و ئەمە هەنگاوی کۆتانای بەڵکو سەرەتایەکە بۆ ئەوەی بەرەو پێش بڕۆین و ڕووداوانی دێنە بەردەستان و کاک حەکیم وتی زۆر میدیای تریشان لە کوردستان یان شوێنەکانی تر هەمان ڕووداویان هەیە بەڵام بەکارهێنانی لە ڕێگەی ڕووداوە شێوازێکی جیاوازە ئێمە
جۆرێک توانیمانە خۆمان بگەینی بە دەرەوەی سنوورەکانی کوردستانەوە بچینە ئاسێکی جیهانی بەتایبەت کە ئێمە لە بەشی ئینگلیزی شەکەین تەنە ئاسی ڕۆژهەڵاتی ناوڕاستیە بەڵکو لە ئاسێکی جیهانی کارەکەین. گرێک باشە گوتنەکە ئەوەی هاتە بیرم بلومبێرگێ بوونە لەسەر ڕووداوی گوتبوو KBBC کاری بوو شەڕێ کەنداوێ نە بخێناو ماڵێ هەموو خەلکێدا لە بریتانیا لێ ڕوودا و کاری بوو شەڕێ کۆنترۆلکردنا مووسڵێ لەسەر ئامورن زیرەک یان دەستێ هەر کەسیدا و بگوهێزە ji bo nava amûrên wan û bûyeriyê ewan rûdawan wî şerî ji nêzik ve bişopînin. Memê wêranî memo ku bixwaber pirsê sosyal medyaya Kurmancî û her wiha Tirkiye di nava tora civakiya Facebookê, Twitter, Instagram karmir behsa van hemû apan bike van hemû bêjin torên li hev gihiştinê yan kombêjin yê medyayê datayên wan di sala 2017 da çi qas alîkar bû ku tora medyaya Rûdawê em bêjin portala Rûdawê sosyal medyaya wê ne tora medyaya Rûdawê ew belkî xelat ne din hebin taybet bi tora medyaya Rûdawê lê sosyal medyaya Rûdawê çawa alîkar bûn دەستخستنا vê xelatê. Gulistan berê her tiştî em gelekî kêfxweş dizanî gelek xelateke gelek mezin û xelateke navdewletî ye. Wekî Kaka Hekîm behs kir layekê me hecmandinê me li gorî rûpelên din pêncên din gelekê min bes wexta tu hejmara gihîştinê pêwendiyê dinêrî em qat bi qat li pêcê din zêdetirin. Îcar tu bêjî em çawa vî tiştî dikin bi rastî me hinek tişt amade kir. Yek ji wan مثلا نوچەیەک دەبێت تشتێک دقەومە ئەم vêya tenê bi sureta xwe ne bi heman şêweyê em bi grafîkê xwe em bi weşanê xwe zindî mesela peyamnerekî me her li ku derê be bi zindî beşdar dibe cî bûyerê germî tişta dide berdestê me yani mesela tu lê dinêrî bûyerek diqewme herkes rûdayê ve dike mesela wekî mamosteyan behsî kir bûyerê Musilê de bûyerên referandumê de delê dinêrî êdî ji xelkê ji me re peyam dişan digo rûda li Musilê çi bûye rûda li vê derê çi bûye rûda divê yani xelk gelek merak dikir û lavê me digîştin 4000 5000 6000 Rûda Kurmancî çawa alîkar bû mesela Rûda Kurmancî û Tirkî taybet li Twitterê mesela di dema referandumê de gihîştina wî 30 milyonî derbas kir mehane. Mehane 30 milyon bibûre heftane 30 milyonî derbas kir û yani ev li gorî êdina jî gelek zêdetir mesela delê dinêrî hemû hashtagên medya Tirkî jî êdî bibû Rûdaw. Em bêjin niyayê ji ber ku bûnbûnê nava Kurdistanê de zêde Twitter nayê bikaranîn li welatên derdor û Ewropî Twitter zêdetir tê bikaranîn ev vêkê hûn bi ser beşên din de ketin wana. Belê em li gorî beşê din di Twitter'a gelek serkeftî bûn û em çavkanî bûn ji bo medya Tirkî çimkî Türk rewşa referandumê gelek ji nêzik ve dişopan digotin ka çi bûye yani melê dinêrî canan nûçeyê min yekser copy paste kiribûn li ser portala xwe danîbûn yani rastî em malekî pê kêfxweş dibûn tu yani ev serkeftinê gelek mezin kanalê Kurdî bibe çavkanî ji medya Tirkî re û medyayên rojhilata navî re. Li alê Kurmancî yani beşê Kurmancî ji mir behs ke çawakarî bû xwe bigihêne xelkekî zêdetir wek em zanin Kurdê me zêde Kurdî Kurmancî ناشۆپینن ناخوێنن بۆ چاواکاری بوون وان بکشێنن باڵی خۆ گولستان بەڕاستی ئەس دەستپێکە کورمانجیدا بووم بەگەلێکی زەحمەتی کشان بەگەلێک زەحمەتی کشان یعنی یەکەم جار مەدیایە جڤاکی بە زمانی کورمانجی مەدانی بە پرۆفێشنلی بە شێوەیەکی پرۆفسیۆنێلی یعنی مەدانی یعنی چاو بێژم ڕوودا و کورمانجی ئەوەکی چاو بێژم زاوەکێکی بووم مەزین کرد مە ئیرۆ گەیشت میلیۆنان یعنی حتا 2016 da me gihan gihiştina 98 milyona. Mesela hin videoya me heye li ser Rûda Kurmancî zêdetirî 55 milyon kesan temaşe kiriye. Bi rastî yani ev wekî tizanî zimanê Kurmancî ne zimanê perwerdehî ye yani nayê li derekê wekî şêwekî fermî nayê fêr kirin tevî wêya me karî bû her kesî bide zanîn lê binêre zimanekî Kurmancî jî heye zaravayekî Kurmancî jî heye her kes kane li wê derê fêr bibe me tenê yani çawa bêjim zaniyarî ne da me roleke dibistanê kirî dilîst me digo ev der dibistanê hem Kurmancî fêr bin hem jî zaniyarî bi dest bixin xaleke giring heye ew ku niha xelk fêrbûnê dî Kurmancî dixwênin li belê belkî karînên wan ê nivîsandinê bi Kurmancî nebin ez gelek caran dibînim komentên xwe bi Erebî bi Tirkî bi Soranî dinivîsenin ev jî tiştekî gelekî baş e ku tu bi Kurdî Kurmancî bi Latînî bixwênî kewata peyama Rûdawê gihiştiye به مالیت حکیم هفباشیا روداوید گل فیسبوکه چقاسی آدی کار بو بورد وان سالن داویه ده
ئەو هاوبەشیە دقەکەتە هەیە ئەو هاوبەشیە خزمەتگوزارێکی فەیسبوک بۆ ئێمە لەو ڕێگەی ئێمە توانین ئەو پەیجانەی کە تەزویرن بیسڕینەوە هەندێک خزمەتگوزاری هەیە مەسەن هەواڵێک لە ڕوودا و لە فەیسبوک ڕوودا کە خوێنەرێک دەیکاتەوە دەچرکە پێشتر لە کەناڵەکانی تر دەکرێتەوە ئەنی هەمان هەواڵە ئینتەرنێتی کەمتری دەوێت ئاسانتر دەکرێتەوە سێرڤیسی پۆڵمان هەیە ڕاپرسی کە مەجای غەش و مەجای دووجار دەنگدانیتیانە ئەوە یەکێک بوو لەو سێرڤیسانەی کە فەیسبوک دای بە ئێمە ئەوەش دەستکەوتی ساڵی 2016 بۆ ئێستا باسمان نەکرد 2016 دەستکەوتمان بەدەستێنا بەڵام ئەوەی کە گرنگە بێڵێمەکو کۆتا قسە ڕوودا و لە سۆشیال میدیا جیاوازین مەسەن ئێمە لە فەیسبوک جیاوازین لە تویتەر لە ئینستاگرام جیاوازین لە سناپچات لە هەموو شوێنێک ئەزانین بڵێ لە سناپچاتمان جیاوازە لە فەیسبوکمان جیاوازە لە تویتەرمان یعنی توانیمان ئەو بۆیە بەڕاستی و خەڵاتمان بەدەستێنە زۆر سپاس زنگلێتە لێدا مامۆستا عومەر هەموو کە بەحسا شەڕی مووسڵێ کرد وە چاوەکاری بوو بەشی عەرەبی وی پەیاما کورد لێوان ئالیێندن لە بەشێندن هاتیە بەڵافکردن بگەێنە خەڵکێ ناوچێ و هەروەها خەڵکێن دەروەژی. نعم طبعا احنا اعتمدنا على اسس الصحافه من لسر بنەماکانی ڕۆژنامەوانی بەستە بوو کە ڕاستگۆیی و گواستنەوەی هەواڵەکان بوو لە شوێنی ڕووداوەکە کۆمەڵێک لایەنمان گرتە بەر کە ئێمە بەڕاستیدا بە شێژی زۆر سەخت ئێمە زانێریەکانمان دەگواستەوە بۆ نمونە بارودۆخە زۆر خراپ بووە لە ئاوارەکان چۆنێتی گەیاندنی هاوکاریەکان و گەیاندنی کۆمەچی پزیشکی و لە ڕاستیدا لەلایەکی دیکەشەوە ئێمە ئەو هەواڵانەمان گواستەوە سەبارەت بە هێزەکانی عێراقی و سوپال و پێشڕەویانی کە کردیان لە مووسڵدا بۆیە ڕووداوەکانمان لە تێڕوانینی بەرامبەریشەوە باوەڕێواژی وەرگرت برێز و سامە هەبوونە هەوە وەک کوردان لێ ون بە ئینگلیزی دنویسەنج بۆ هەنکە سنبیانی و چاوەکاری بوو ببن ڕەنگێ کوردستانیان ژ بۆ جیهانە دەرەوە. ئەگەر یەک نمونەت پێ بدەم لە کاتی ڕێفراندۆمە چونکە بابەتەکە زۆر گرنگ بوو یەکسەر لە کاتی خۆشیان بگات ئێمە لەو کاتیا ئێمە خزمزاری وەرگێڕانیشمان وەرگێڕانی ڕاستەوخۆ یعنی هەندێک جار کە سەرۆک بەرزانی و کاتە قسەیەکە باسی ڕێفراندۆم بوو چەند جارێکە زانیمان بابەتەکە زۆر گرنگە لە کاتی خۆی ئەبێت بگەێنێت ئێمە لە سۆشیال میدیا لە یوتیوب دامانە بۆی هەموو کەناڵەکانی تر وەری بگرن و شتێکی سەرکەوتوو بوو لەو کاتە زۆر لە کەناڵەکان توانیان ئەو وەرگێڕانە وەربگرن بۆی بابەتە لە کاتی خۆیان هەمان احتیمامی پێ بدرێت ئەوەی یەک بوو لەو گرنگیانەی ینی کە بابەتەکە و خۆی بگەێنێت وەکو تریش ئەوەی کە هەر بابەتێک ڕۆدات گرنگیەکەی گرنگترینش لای ئێمە کاتی خۆیەتی ینی بابەتی سعاتی خۆی نەڕوات بابەتەکە دواکێت ئەمەش بەکاری تیمەکرێ ڕاستێکی تیمێکی زۆر گەورە تەنانەک ئینگلیزی بەشەکانی تریش ڕاستیەوە ڕاستە مەمۆ گوتنا تەیداوی جمر بێژە بدلێ خۆ گوتنا منێ داوی ئەم gelek ئیحتیمامێک bi kurmancî didin înşallah piştgirî bi me dayîn em zêdetir mezin bikin çimkî gelek kurmancê me wekî dibistanekê lê dinêrin tenê ne işte dezgeheke nûçeya belav dike na gelek kes wekî dibistanekê lê dinêrin dixwazin li ser wê derê kurmanciya rêkûpêk kurmanciya resen herî baş fêr bibin gelek başa دداویەدا ئەز پیرۆزباهیە لە هەموو کارمەندێن پۆرتالا ڕووداوێتکەم پیرۆزباهیە لە هەموو کارمەندێن ڕووداوێتکەم چین لافخۆیە کوردستانی و چینیە دەروەژی و هەموو کوردێکیش بک و ئەفخەلەت یەکەمین دەستگەهەکە کوردیە هەم وەک ئاژانسێک هەم وەک پۆرتالێک هەم وەک ینی چافکانیەک ji بۆ نوچەیان و خەلاتەکەوەها لەسەر ئاستێکی نێودەوڵەتی وەربگرە و ئەوژی وان ئیفرا بوو ئەس سپاسیارێکیش حەکیم داود دکەم ئیدیتۆر ده توێرا مێدیای ڕووداوێدا هەروەها برێز عومەر مەنسووری کوبخۆ بەرپرسێ بەشێ عەرەبیە ده پۆرتالا ڕووداوێدا و لە دەرەژی ئوسامە گوڵپی کوبخۆ بەرپرسێ بەشێ ئینگلیزیە و بێگومانجی مەمێ وێرانی کوب بەرپرسێ سۆسیال میدیایە کوردی کورمانجی و تورکیە دناوە تۆرا مێدیای ڕووداوێدا بەرنامەیە مەبسەر هەفتوو داهات ئەمێ بە هەفتوو ڕێژ ستۆدیۆ دەرکەون